اوه یک غالیب و اکو ده شش ایتی هل بجارتن لهرما کردستان ناینه هم کمیسیون هم جی حولاتی هم جی لان سیاسی چاوره و یکی دیکن بزانن اف دمکنگه کو تیت دیاری کرن شبه هل بجارتن پارلمنتوا کردستان درباره و یکی لوش خرابتر ببوره بهم شکات و شکاتکاری و چون بۆ بەغا بۆ لای محکمەی ئیتیحادی 16 کورسیان لە چیز کورددا ڕاست دەربارەی دەمانۆ ئەبدێتە کۆمیسیۆنی چەند پێویستە ji بۆ هەڵبژاردنی پەرلەمانتوا کوردستانی گوتبێژێکی دەگەل بەڕێز کاروان جەلال ڕێڤەبەری گشتیە داتا و سنتەر لە کۆمیسیۆنە هەڵبژاردنن هەرێما کوردستانی کەین کول ستودیەت گەلمەدایە کا کاروان بەخێر بێ زۆر سپاس کا کاروان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دوای ئەوەی کە دەی شەش هەڵبژاردن ناکرێتن چەندی دیکەی پێویستە بۆ ئەوەی کاتێکی تر بۆ دیاری بکرێتن تا خۆی ئامادە دەکاتن ئەو ئامادەکاریانەی کە کۆمیسیۆن لە بۆ هەر هەڵبژاردنێک لە کاتی پێشوشدا ڕایان دەگەیان بریتی بوو لە 6 مانگ هەرچەندە ئەوە وەکو بدعەیەک دەبینم بەجددی چونکە لە زۆربەی هەر زۆری وڵاتان کاتێک کە بارودۆخێکی لە ناکاو دێتە پێش هەڵبژاردن لە ماوەیەکی زۆر کەمدا دەکرێتن نمونەشمان وڵاتی ئێرانە پاش ئەو کارە سەتەی بەربوونەوەی تیارەکە بینیمان 50 ڕۆژاندارە لە بۆ کاتی هەڵبژاردن پێویستی بە کۆمیسیۆن پێویستی بە 6 مانگ نەبوو بەڵام ئەو ئالیەتەی کە لە عێراق پەیڕەو دەکرێتن لەبەرەوەی کە ژێرخانێکی با بڵێن تەکنۆلۆجی و هەروەها سەرچاوی مرۆیی تەواو لە بەردەستدا نیە لۆیە کۆمیسیۆنی عێراق پێویستی بە ماوەیەکی درێژتر لەوەی کە کۆمیسیۆنەکانی وڵاتانی دیکە پێویستیان بەوەیە کە ئامادەکاری لە بۆ هەڵبژاردن بکەن لۆیە ئەو ئامادەکارانی کە دەکرێتن بەشێک لەوانە پابندە بە دەقی یاساییەوە نمونە چاپکردنی وەرەقەی دەنگدان پسوولەی دەنگدان لە بۆ هەر هاوڵاتیەک کە مافی دەنگدانی دەبێتن پێویستی بە چەندین کۆتوبندێک هەیە کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دانراوە بۆ نمونە کە کۆنتراکت یان عقد لەگەر کۆمپانیایەکی بیانی دەکەی پێویستە لەلایەنی کەم مانجێک بەستەنیا ڕای بگەینی لە بۆی کۆمپانیاکان بێن تەندەری خۆیان پێشکەش بکەن دواتر دەکەوێتە قۆناغەکانی شیکردنەوە و قۆناغەکانی بڕیاردان و ئەو جاگرێ بەستکردن و چەندین یعنی ڕێکاری هەیە وەکو نمونەیەک ئەوم کە باس کرد پێویستی بەکاتە لە بۆی ئامادەکاری بکرێت جگە لەوەی کە تۆماری دەنگدەران لە عێراق بە شێوەیەکی بەردەوام نوێ ناکرێتەوە دامەزراوەکانی عێراق هەر یەکە لە ئاقارێکدا کارێک دەکاتن داتایەکی فەرمی مرکزی نییە لە بۆەوەی کە لە کاتی پێویستدا داوای لێ بکرێتن پێویستت بەوانەیە کە تەمەنیان 18 ساڵە بە 20 ساڵە بە تەمەنەکانە لە بۆی لە ڕووی تەندروستیەوە یاخود لە ڕووی کەرتی پەروەردەیەوە دیراسی لەسەر بکرێت ئەو شتەمان نییە بەداخەوە لە عێراق لۆیە کۆمیسیۆنی عێراق ناوە تۆماری دەنگدەران نوێ دەکاتەوە ئەویش دەبێتە گرفتێک لە بۆی ئەگەر بە شێوەیەکی بەردەوام بیتن ئەو گرفتە چارەسەر دەبی وەکو لە هەندێک لە وڵاتان هەیە دەبینی لە کاتی 17 ساڵیەوە تۆماریان دەکەن لە بۆی کە کۆمیسیۆن ئامادەکاری بکاتن لە کاتێک کە پێویست بکاتن هەڵبژاردنێکی لە ناکاو بکرێتن یاخود شارع داوا شەقام داوای هەڵبژاردن دووبارە بکاتەوە کە کۆمیسیۆن دەبی پێویستە ئامادە بیتن بەڵام لە عێراق ئەوەنەمان نەبینی بەدا زۆر باشە کاک کاروانیانی کەواتە ئێستا با بڵین لە ئێستا مانگی دەواز دێبێنە کە ناکرێت کۆمیسیۆن نوێکراوەتەوە هەتا تەمەنەکەی درێژ کراوە هەتا مانگی یەک ینی ئەم فترەی کە هەیە لە ئێستاوە تقریباً 7 مانگێکە بێ 6 بۆ 7 مانگ ینی بەم هەموو حسابەتانی جەنابیشی باسی کرد لەم 6 مانگی هاتوانن فریاکەون بیکەن خۆی دەبەوەی بەرچاوی بینەران ڕوونتر بێتن هەڵبژاردن دەکرێتن بە کرچ و کاڵیش دەکرێت ئەوەی کە کۆمیسیۆن بە تەمابوو دەویست بە کرچ و کاڵی هەڵبژاردن بکە لەبەر هەندێک بۆ هۆکارێک لە بۆی ژمارەیەک لە حەزبەکان و خەڵکو و ئەوانەی کە گرنگجی بە بواری هەڵبژاردن تێبینیان هەبوو لەسەر ئەو ئامادەکاریانە نەبوونی پەنجەمۆر نەمانی پەنجەمۆری نزیکەی 2,011,000 و 273 دەنگدەر لە هەموو عێراقدا زەی پرسیارە دەبووە پرسیار لە کۆمیسیۆن کرابە پێش ئەوەی ماوەکە درێژ بکرێتەوە ئایا هۆکاری چیەوە لە نێو ئەوڕەقدا پەنجەمۆری هاوڵاتیان بزر بوو نەما بەر ئەوەی ئەو دادگای کە با بڵێن لە بۆ هەڵبژاردن ئامادەکراوە بڕیار لەسەر ئەو کەیسی ئەو تانانە بداتن کە بەشێک لەلایەنەکان پێشکەشان کردبوو کۆمیسیۆن دووبارە ئازی داوە بنکەکان لە شارەکان کە دووبارە پەنجەمۆرەکان لەگەر دەنگدەرەکان کۆنتاکت بکەنەوە بانجان بکەن لە بۆی پەنجیان وەربگیرێتەوە جارێکی دیکە ئەوانە گرفتن خۆ هەڵبژاردن دەکرێتن یان بەڵام ئایا بە شێوەیەکی تەندروست دەکرێتن بەو شێوە دەکرێتن کە خاتوو بلاسخار لە ئومەم متحیدە داوای کرد هەڵبژاردنێکی بێگەرد بە جێرەی پێوەرە نێو دەوڵەتەکان بکرێتن
فەرقە لەگەرەوەی کە هاوڵاتی بێبەش بکرێتن کە مافێکی دەستوریە هەر هاوڵاتێکی عراقی لە کاتی هەڵبژاردن دیار دەکرێتن و تەمەنی گەشت 18 ساڵ مافی بەشداربوونی هەیە ئەو مافە ناکرێتن جیهەتێک لایەنێک بەشێک دامەزراوەیەک ئەو مافە لە خەڵک بستنەوە. پەنجەمور چارەسەرکرا کێشەی پەنجەمور نەما نەخێر چارەسەر نەبووە ئەوەی کە باسم کرد لە ئاستی عراق بوو لە هەرێمی کوردستان هەولێرتان هەیە لە هەرێمی کوردستان چەند پەنجەمور ون بووە یان دیار نەما. بەڵێ کۆمیسیۆن بەخۆی ڕاگەیاندیە ئەوە ئەرقامەکان لای منە ئەوە لە ڕاگەاندراوەکانی کۆمیسیۆن ئیشارەتیان بەوەیدایە کە 355,506 هاوڵاتی هەرێمی کوردستان پەنجەمۆری نەمایە کەواتە پێویستە مڕازە بکاتەوە ئەوانە دابش بووینە سەر شارەکان هەولێر 14 لەو نەمانی پەنجەمۆرە بەبەرکەتیە کەواتە ئەگەر بێت و هەندێک لە ئەوانەی کە لە بواری هەڵبژاردن شیکردنەوەیان لە بۆ باوەتەکان دەکردیان گۆ 105 لە هەڵبژاردن دانرایە کە تەخەتی بەسمە واتە ینی تێپەڕاندنی پەنجەمۆر ینی پەنجەمۆری وەرنەگیرێ بەڵام 105 لە چاردەی دەربینا بەشەکەی دیکە مافی بەشداربوونی نابێتن کەواتە چارەسەر نەبووە پێویستە کۆمیسیۆن ماوەیەک دابنێتن لە بۆەوەی بە زووترین کات پەیوەندی بەو دەنگدەرانە بکاتەوە کە لە ماوەی پێشووتردا لە هەولێر لە نێو 135,740 کەیسی نەمانی پەنجەمۆر تەنیا 12,926 پەنجەمۆر وەرگیراوە لەو ماوەی چارەسەر کراوە هەوڵیاندا چارەسەر بکەن بەڵام لەبەرەوەی کاتەکەکەم بوو نەیانتوانی پێڕا بگەن لە بۆی لەگەر هەموو دەنگدەرەکان کۆنتاک دروستکەنەوە لە دهۆک 111 دەنگدەرەکان لە کۆی گشتی دەنگدەرەکانی دهۆک کە 926,746 دەنگدەری هەیە 76,944 کەس پەنجەمۆری نەمایە ئەوانەی کە توانیان چارەسەر بکەن پەنجەمۆرەکانی لە ماوەی ڕابردوو خلالی ئەو دوو مانگەی پێشووتر 2034 کەس بوو باشە دەکات 111 ئەتوانی 105 کەش کە لە یاسادا هەیە هێشتا 106 خەڵک دەمێنێتەوە بەڵێ ئەی سلێمانیش 113 دەنگدەرەکان پەنجەمۆریان نەمایە لە نێوان ملیۆنێک و 496,152 کەس 142,822 کەس پەنجەمۆری نەمایە کە دەکاتە ڕێژەی 13. باش کاروان کەواتە ئەمە بۆمان دەرەکەوێ پەنجەمۆر گرفتی تایە ئەی ئەم پەنجەمۆرەیان بۆ هێنایە پێشەوە بۆ چەندین هەڵبژاردن کراوە هەر کەسە ڕوا بە بێ پەنجەمۆر دەنگی خۆیدا بۆچی ئەویان هێنایە پێشەوە کۆمیسیۆن هەنگاوێکی زۆر باشی ئەنجامدانەوەی کە پەنجەمۆری دانا باڕی بایۆمەتری دانا بایۆمەتری تەنیا پەنجەمۆر نییە ڕوخساری دەنگدەرەکەش وەرگیراوە ناوی وەرگیراوە و ئامێرەکان بەراوردێک دەکات لە کاتی کە کارتەکەی دەنگدەردا دەنێتن لە ناو ئامێرەکان وێنەکەی کە لە کاتی تۆماری بایۆمەتری گیراوە لەگەر ئەو ڕوخسارەی کە شخصەکە هەڵگری ناسنامەکە دەینێتن بەراوردی پێدەکات بزانانی هەمان کەسە نەوەک یەکێک لە جای یەکەشکە بێدەنگ بدا کارێکی باشە بەڵام ئالیەتی جێبەجێکردنی و پرسیارکردن لەوەی کە نەمانی پەنجەمۆرەکان هۆکاریان چییە چێ بەرپرسە لەوانە و ئایا چارەسەر چییە و چۆن دەتوانانی چارەسەر بکەیت بێگومان ئێستاکە دنیای تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکرد ئەوەندە پەرەیستەندووە یعنی ڕۆژانە جێت لە داهێنانی نوێ دەبێت لەو بوارەدا دەکرێتن ئێستا کە هەر کەسە کە جەنابەت موبایلت لەدایە تەنیا بە ڕوخساری خۆ دەتوانانی موبایلەکە بکەیەوە هەموو کارمەندەکانی کەناڵ 24 بێن موبایلەکەی تو بکەنەوە ناتوانن بەبێ ئەوەی پەنجەمۆری بەکاربێنی کەواتە تەکنۆلۆژیا دەتوانی چارەسەری ئەو گرفتانە بکە ئەگەر کۆمیسیۆن بیاوێتن دەتوانن بەدائیلی نوێ پەیدا بکەن جگە لەوەش بابەتێکی کەشمان هەیە کە ئەو خەڵکەی کە پەنجەمۆرەکانیان ناخینتەوە پێویستە ئەو داتابێسە هەمووی کۆ بکرێتەوە ڕەوانەی دەرەوەی وڵات بکرێتن لە بۆی بکرێتەوە کارت جارش کە تەوزیع بکرێتەوە ئەو پەنجەمۆر یەکێکە لە گرفتەکان هاوکارشم فەرهاد ئاماژەی بەوە کرد کە ئێستا کات گرنگە ئەنێ ئەو ئامادەکاریانەی کە پێشتر کۆمیسیۆن کردبوون بۆ هەڵبژاردنەکانی دەی شەش کەواتە ئەمانە هەمووی زەربی سفر دەکرێندن سەر لە نوێجارێکی تر ئامادەکاری دەکاتەوە لەبەرەوەی 5 کورسی بۆ پێکاتەکان زیاد کراون ئەوە بابەتێکی جیایە کۆمیسیۆن لە ئەو تایم تێبڵی کەدا دەنێتن خشتێک کردارەکان کەدا دەنێتن بەشێک لەوانە دەکرێت ئیسیفادەی لێ وەربژێتەوە لۆ نمونە ئەوانەی کە خۆیان ناونووس کردێت لە بۆەوەی کە ببنە کارمەند لە ڕۆژی هەڵبژاردن کە کارەکانی کۆمیسیۆن ڕای بکەن لە ناو وێزگەکان دەکرێتن ئەبدێتێکی نوێ بکەنەوە لە بۆەوەی کە بزانین چەند کەسی کە داوا دەکاتن بەشێک لە حزب و قەوارە سیاسەکان خۆیان تۆمار کردیان ناوی بەربژێریان داوە دەکرێتن ئەوانەی دیکە چونکە پێشڵام بەشێکیش هەیە بربژێری نەداوە ئەوجا دێن باز دەکەم بەش ئەوانەی کە ئەوراقیان تەواوە و خۆیان تۆمار کردیە و ژمارەیان پێدراوە
دەکرێتن ئەوەی کە تەکمیلە بکرێ چەند کەسی چەند لایانی کە دێتە ناو پرۆسەکە چەند هاوپەیمانی کە پێک دێتن ئایا ئەو هاوپەیمانی پێکهێنانە کاریگەری دەبیتن لەسەر ئەوەی پێشتر چکە لەوانەیە دوو حزب ئێستا کە ڕێک بکەوی بە هاوپەیمانی بێتن کە لە کاتێکدا لە پێشتر وەکو حزب بەجیا هاتیە ینی کەواتە ژمارە نوێیان پێدرێتەوە بێگومان دەبی کۆمسیۆن ئەوانە هەمووی لەبەرچاو بگرێتن چونکە ئاگێتەکە گۆڕایەت ئێستا کە تو 5 کورسی لە بۆ پێکهاتەکان لە هەرێمی کوردستان تەرخان کراوە کەواتە ئەوانە پێویستیان بەوەیە ژمارەیان پێ بدرێ پێویستی بەوەیە کاندیدیان لێ وەربگیرێ ئەو کاندیدانە یەکەیەکە دەستەر نێو موساءلە وەزارەتی داد لە بۆەوەی بزاندرێتن ئایا ئەوانە دەبنە کاندیدی شیا و شایستە لە بۆی ڕاستاندنیان پێ بدرێت و پاش ڕاستندنیان دەست بە هەڵمەت دەکەن لە بۆی دەبی کاتێکی دابدرێت لە بۆی حزب و لایەنە سیاسیەکان کاندیدەکان خۆیان بناسێنن بەرنامە و پرۆگرامەکانیان لە بۆ خەڵکشیکەنەوە و بتوانن سەرنجی دەگدەر ڕابچێشن لە بۆی دەنجام پێ بدەن زۆر باشە کاک کاروانیانی وەکو دو پرسیارێکی لێکەین ینی ئەم هەموو شتانەی جەنابەت وتە ئەم هەموو گیر و گرفتە باش تا ئێستاشی جوادەیەک دیاری نەکراوە بەڵام بەپێی هەواڵەکانیش وتیان لە مانگی 9 یا مانگی 10 تۆ لە لایەک شەو دەڵێ ئەگەر بیانەوێ ئاسانە بەڵام بەم هەموو گرفتەوە چەندی کات دەوێت بە گرفتەکانەوە با باسی ئاسانیەکەی نەکەین دەمینێتەوە سەر ئەو پلانەی کە کۆمسیۆن دایدەنێ یەکەم هەنگاو کە بە بڕوای من کۆمسیۆن لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە دەکاتن بێگومان لەو کۆبوونەوەی گفتوگۆ دەکرێتن دایلۆگ دەکرێتن لەو بابەتانەی کە هەیە دەستی شانکردنی کاتەکە لە بەوەی جەنابی سەرۆکی هەرێم کاتەکە دەستی شام کاتن دەوەستیتە سەر ئەوەی کە کۆمسیۆن لە راپۆرتەکانی خۆی چۆن پلانی دانایە لە بۆ چارەسەرکردن و بەرنامەی چ دەبێتن و کامە هەنگاو دەگریتە بەر لەبەوەی زۆر باش ببێتە هۆکارێک لە بۆ دەستی شانکردنی کاتێکی نوێ لە بۆ هەڵبژاردنەکە زۆر باش بەپێی ئەو قسانەی کە کاروان دەکاتن لە کوردەواریە دڵێن ئەم هەویرە ئاوێکی زۆری زۆر دەشێشە بڵنیە زۆر سپاس کاروان بەڵاممانە ئەوەیە کە هەڵبژاردن نەکرێن مەبەستیان بێتن کۆمسیۆن دەتوانێتن بەڵام پێویستی بە دانانی پلانێکی جدی هەیە لە بەوەی لەگەر پێوەرە نێودەوڵەتەکان هاوتەری پێکەوە بڕواتن ئەو کاتە دەکرێتن لە مانجی کۆتایی مانجی نۆ بیتن لە نێو مانجی دەبێتن کاتێک دیار بکەن لە بۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت زۆر باشە بەڕێز کاروان جەلال بەڕێوەبەری داتا سنتەر لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ وەرزاریکردتان لەگەڵمان شەوتان باش.